عەبدولحسێن هەنداوی ڕاوێژکاری مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری هەڵبژاردن ڕایگەیاند کێشەی دارایی کاریگەری نابێت لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختی عێراق لە وادەی دیاریکراوی خۆیدا. تەکیدیشی کردەوە لەوەی حکوومەتی عێراق پابەندە بە دابینکردنی بودجەی پێویست بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و ئەو بودجەی کە پێویستە لە پڕۆژەی یاسایی بودجەی وڵاتدا جێکراوەتەوە. عەبدولحسێن هەنداوی ئاماژەی بەوەش کرد ئەنجومەنی نێرانی عێراق هیچ هەڵبژاردەیەکیان نییە جگە لە پەسەندکردنی یاسای هەڵبژاردن. ڕوونیشی کردەوە کە ناتوانرێت بێبوونی یاسایەکی دیاریکرا و هەڵبژاردن ئەنجام بدرێت، هەروەک ناشتوانرێت پشت بە یاسا کۆنەکەی هەڵبژاردن ببەسترێت. عەبدولحسێن هەنداوی ئاماژەی بەوەشدا ئەگەری زۆرە لە دانیشتنی داهاتووی ئەنجومەندا ئەو یاسایە دەنگی لەسەر بدرێت و پەسەند بکرێت. هەروەک تەکیدیشی کردەوە لە گرنگی بوونی چاودێری ناوخۆیی و نێودەوڵەتی لە پرۆسەی هەڵبژاردنەکەدا. لە بەشی کشتی وتەکانیدا ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی بەوەدا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەنگاوەکانی دەستپێکردووە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و نوێکردنەوەی بایۆمەتری. هەر لەسەر هەنگاوەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تارق حەرب پسپۆڕی یاسای عێراقی ڕایگەیاند بەکارهێنانی کارتی بایۆمەتری لە هەڵبژاردننی داهاتووی عێراقدا بۆ یەک جارە و بە ئامادەبوونی خاوەنەکەی دەبێت کاری پێ بکرێت و بەوەش دەتوانێت ڕێگری لە بەردەم ساختەکاریدا بکرێت. تارق حەرب دەشڵێت کاتێک ژماری دەنگەکان بەراورد دەکرێت بە ناوی ئەو کەسانەی لە نێو سیستمی بایۆمەتریدا تۆمار کراون دەنگ دەدەن، ئەو کاتە ئەنجامی دەنگدانەکە 100% ڕاست و دروست دەبێت. ئەو پسپۆڕە عێراقی ڕاشیگەیاندووە. ئەو کەسانەی پێشتر بایکۆتی هەڵبژاردنیان کردبوو دەتوانن لە هەڵبژاردننی ئایندەدا زۆرینەی کورسی پەرلەمانی و سیاسی و دەسەڵات بۆ خۆیان سۆگەر بکەن، چونکە ئەوانەی ئێستا لە عێراق حکم دەکەن نوێنەراتی لە 130 ئەو دەنگدەرانە دەکەن کە لە ڕابردوودا بەشداری هەڵبژاردنیان کردبوو، واتە لە 170 دەنگدەران لە هەڵبژاردننی ڕابردوودا بەشداری پرۆسەی دەنگدانیان نەکردووە.